عزیزەکان ئێمە ئەهلی مزگەوتین ئەهلی قیبلەین ڕوو لە خوین حەیفە ئینسان ڕوو لە خوا بکە ڕابەرەکەی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم مزگەوت لانەی بێ قیبلە شوێنی بێ پیاوچاکان ڕێگای بێ حەیفە بەدوای خراپە و خراپەکاریە بگەڕێ یان خراپە بکە یان خراپەکار بێ بۆیە موسڵمان عزیزەکان ئیسلام بە ئێمەوە خەڵکەی ناسێ خەڵک تێناگە لەو قورئانە خەڵک تێناگە لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگە من هەڵەیە بکەم خەڵکە لە ئیسلام هەڵەی کرد ناڵێ مەلایە هەڵەی کرد ئەگە تۆی نوێشخوێنی بەڕێز ئاهلی مزگەوت و جەماعەت تۆی ئافرەتی کە عابا لەسەر تۆی گەنجی ڕیژدار تۆی گەنجی داوێن پاک ئەگەر تۆ هەڵە بکەی خەڵک ناڵێ تۆ هەڵەت کرد هەڵەی ئیسلام کردی بۆیە وریابین ئەو کاتە ئێمە گونەحبار دەبین بە بۆنەی ئێمەوە ئیسلام ناشرین دەبێ بە بۆنەی ئێمەوە ئیسلام خەڵک بەو چاوە سێری دەکا ئیسلام خۆی زۆر پاکە بەڵام شوێن کەوتوانی وای لێ دەکەن ئەو ئیسلامە چی لێ بکەن ئەو ئیسلامە ناشرین پیشان بە خەڵکی بدەن مسلمان عزیزەکانە بێ وریابین خەڵک بە بۆنەی ئێمەوە ئیسلام ناشرین نەبێ ئێمە بینە قدوەیەک بووینە سمبلێک بووینە ڕۆشناییەک بینە ڕووناکیەک نەکوا ئێمە لەژێر پەردەی ئیسلامدا لەژێر پەردەی قورئاندا لەژێر پەردەی ئاینی ئیسلامی پیرۆز لەژێر پەردەی هەموو چاکەکاندا ئێمە خراپە بکەین ئەو کاتە ئێمە ئەو کاتە دەستمان بۆ درێژ دەکرێ خەڵک دەستمان بۆ درێژ دەکا ئەهلی مزگەوتە هاوانن ئاوا مامۆستاکانن ئاوانن فڵان کەس ڕیشی داناوا دەکا ئاوا ئافرەتە لەچک بەسەرە و حیجابەوا دەکا ئەمانە بێ وریابین موسڵمان عزیزەکان هەی لە زەمانێکدا خەڵک بە من و تۆ ئیسلام ئەناسێ هەتا پایانی پێ بڵێ کاگە ئیسلام وانییە ئیسلام ئەمە ئەم پیاوە ئەم کەسە ئەمی مرۆڤە هەڵی گرتووە ئەمە ئیسلام نییە ئەڵێ نەخێر ئاهلی مزگەوتە ئاهلی قیبلەیە بەناو خواوە قسەکە بەناو پێغەمبەرەوە قسەکە بۆیە زۆر جار ئەمە ئەبێتە مایەوەی کە ئیسلام ناشرین دەبێ ئەبێ وریابین ئازیزان خۆشەویستان